حەزەکەی باشە تۆ ئەوە لە من ناکەی باش ئەوەیتر نایڵم کەس بکاتە من عثمان وەرە باین وەکە عوسمان وەرە عوسمان باین باشە من ئەڕۆم دەوەرە وەرە دێ وەرە دێ وەرە بڕۆ دێ وەرە لێر وەرە لەگەڵ دەیرێ چ بۆ پیاسەی وانە ئەوڵا نەخۆرێ بیخۆرێ نەیخوا ئەفر کەش دەکەین بەڵام ئەم دوو ڕۆژە با بمێنێتەوانێ ئینشەڵڵا ئەوە چوارشەمە ئەیبەن ئێمەش لەو فترە